كنا امان شيطان في يلد لينك جاوايا كنجي دي بمن عليه ما موسى خواليم خوش بيه والله چەند خەڵک ئاوا فێ مکاکە چیت کردە ئێ کورە لە زانکۆ پڕیە سەی 4 5 کچت کرد مکاک ئێ برا سەدام حوسێن 182,000 خەڵکی کوشت ئەنفالی کرد کیمیا بارانی کرد کورە هەڵەبجەی کرد کورە 18 ساڵ لەگەڵ ئێران شەڕی کرد کۆیتی داگیر کرد هەرچی نەما کردیوەتا لای عالم دوعای خێری بۆ گاڵێ چێتە باش با قورعانی سەبڕۆ جەزائیریەک و مەغریبیەک و تونسیەک و بڵێ سەدام حوسێن مسلمانیان هەوە لەقە ڕەنگە بتکوژێن ناوە کەعبەیە بەجدی يعني كام كسي كزور زور خرافة لكاتك كحبلكان كنا بدي أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله يعني تصور بك بويا كواتا تو تشيت كدو يعني كتشي كي دول بكورك أو بو خلط عندي دي باي شجمان من مهارتي نقدروا صاد وخالي مخوش بإيه تشيت كردوا أخي كعبة روخانوا أخي قبري جماعيت كردوا أخي وقت إسرائيل وعن زهزار من عرض كردوا تشيت كردوا بو من تعاون لا تقول بو توبة بيقولسا توبه بکە و یەکسەر بگەڕێرەوە بۆیە ئینسان کە کاتێ تاوانی کرد و تەوبەی نەکرد بەرەو شەیطانی بوون ئەڕوا نەتان بینیوە کەسێکە لە مانگی ڕەمەزانە دێ بۆ مزگەوت سبحان الله کە شەیطانم عەبدەواز یعنی زاڵە بێتە سەر شەیطانە کۆمەڵە نوێنەرمانێ وەک شەیطانە ئەحمەدەوا ڕۆی بۆ مزگەوت حاش عازی هەی ساختە چی تۆ هەفتەی ڕابردوو لەگەڵ کابرا تەوبەی کردو کۆمەڵێ نوێنەری شەیطان هەن یان هاوڕێتی ئافرەتە لە دایرێ لە زانکۆیە لە بازاڕە تۆ دوێنەکە ئەوەت ناکرد تۆ ئەوەی حیجاب بکەی تخوا توی ئەوەی عەبا بکەی ئەبێتە نوێنەری شەیطان بۆ ئەوەی کە خۆی لەسەر ڕێگەی شەیطانە ئەمیش تەوبەی لا قوسە بێت وەڵاهی ڕاستەکە یعنی من دوای چی تەوبە بکەم دوای ئەوە تەوبە بکەم دوای ئەمە وای لێ دێت تەوبەی لا قورسە بێت تەسەوور ئەکەی من خۆم گەنجم بینیوە لە کاتێکا کە ئیشمانە کرد گەنج هەبوو پێشنوێژیە کرد پێشنوێژی بەدەنگێ خۆش وای لێ هات هاوڕێتیان لێ خەڵکی خراپی کرد یعنی وەها بوو لەگە منە مناقەشەیە کرد مناقەشەی دینی ئەمە ئەبێ ئەوە نابێت ئێوا شەواشکەوتە تەرەفەوان دەستی پێ جگەرە کێشات خوا عەلیمە منە چوون بۆ مزگەوت کاتی نوێژ لە لای مزگەوتەکەەوە بەرەو ئیتیجاهێتر ئەڕۆی منی ئەبینی جگەرەکەی فڕادام و سوبحان الله شەیطان چۆن ئەم برایی منی دزی لە ڕێ ئەو هاوڕێ خراپانەوە لە مزگەوت دووری خستەوە لە کاتی نوێژا نایە بۆ نوێژ منیش ئەبینێ جگەرەکە فڕادا چۆن منە من بینیا بەرزیەوە من کاکە تۆ هەر ئەم دەقەیە کاتی قامەت تۆ ئەچوویتە پێشەوە جگەرەکەشی فڕادە شەیطان زانی چی پێڵێ طبعا من سایکۆلۆژیای مەخرەداوە شەیطان پێڵێ جگەرەکە فڕەدە مامە سەعادی سەدیان زادە زەکاتە قسە کردی خلافاوە وازی لێ بێرە بڕوات بێ بە 200 مەتر چاوم ئەیبینی جگەرەکەی فڕادا و دیوەرێکی لێدا ئەڕۆژ دەپەنایەتەوە منیش هەمووت پەروەردگارە دزیان خۆتی هێنیتەوە بۆ مزگەوت یعنی کەواتە ئینسان کە کەوتە تاوانەوە شەیطان هەموو ڕێیەکی فردوفێڵی بۆ جوانەکە اینجا کە کاتێکیش کەوتە تاوانەوە هاوڕێ خراپەکانی ناون بێتە دواوە کەواتە زۆر گرنگە لە بیرمان بێت ئەبێ لە فیتڕەتی ئادەمەوە نزیک نابێ لە فیتڕەتی شەیطانەوە نزیک ئەبێ بە بەردەوامی داوای لێخۆشبوون لە خوا بکەین ئەگەر بێت و ڕێگەکە قورس و سەفیش بێت تاوانت زۆر کردووە چاکەی زۆر بکە وەختی خۆی 20 ساڵ تەمەنە 30 ساڵە دەستکردە نوێژکردن هەموو سونەتەکان بکە ئینشاءالله لە ڕۆژی قیامەتە لە دوای تەوحید پەروەردگار کە خەڵک زنووە کاتەوە ئەفەرمێ عەبدەکەم لەسەر نوێژ محاسەبە بکەن بزان نوێژی چۆنە ئەگەر نوێژەکەی ساڵح بێ چاوپۆشی بکەن لە شتەکانی کرد ئاگاتان لە نوێژەکاندا تەبعا لە دوای تەوحید ئەمە زۆر گرنگە ئەفەرمێ ئەگەر هات و نوێژەکەشی لە فەرزەکانە پەلە پلوزێکیا بوو لە سنەت بۆی کامەکەن سنەت بەکەم مەزانە 2 ڕەکعەت پێش بەیانی 4 ڕەکعەت پێش نیوەڕۆ 4 ڕەکعەت دوای نیوەڕۆ 4 ڕەکعەت پێش عەسر 2 پێش مەغریب 2 دوای مەغریب 2 پێش ئیشا 2 دوای ئیشا 11 ڕەکعەتمانەیە لە شەو نوێژ چاشتە نوێژ لە 2 ڕەکعەت تا 8 ڕەکعەت کاکە تۆ 30 ساڵ بۆ خۆت ئۆفت وەرگردبوو نوێژت ناکرد برا ئیساکە وەرە لەگەڵ ئەوەیە خۆت ڕێخەرەوە هیچیشی تێ ناچێت طبعا من وا هەست دەکەم ئەچی بۆ هەنێ مەطعەم و قیاسیش مع الفارق بەسەر خۆشە بابەتەکە جار وای ئەچی بۆ مەطعەمیە کابرا دێڵێ چییە خۆی ئەڵێ ئەوە ئەخۆم ڕێک ئەڕوا برین قاپێ برنج و قاپێ شلت بوێنێ و یەک کەوچک لەبانی دانا لەگەڵ یەک نانە هەل لە خۆتەڵی بەخوا ئەمە خوا وا ناڵێی بەڵام ئەچتە مەطعەمی کرد قاپێ زەڵاتە ئەهێنێ ئاوێ سەرد ئەهێنێ کولێرێ بە کونجی ئەهێنێ ئەڕوا فەڕێ لێدات و هەلە خۆی دێتەوە نیسکە خۆی نۆکە خۆی پاقلا خۆی ساوەڕە خۆی تشتی نازام چی ئەی داتە ملێکە کاکە لەسەر خۆت یەکێ پێ واللهی سنەت وەک ئەو مقەبیلاتە وایە
سنة هبية مقابلاتك نوشكتها سنة نبي ناني الرق وتقى ببيتها سنة ولا إنسان أكا نوش فرزكي زور بلا وقرين تلبي للسنة شوف كات يصير نيجي وروه بيه تو شوارك عد سنة بكي رياضي تواود كذوب ويهوسي شوارك بكي بلك بس تدخل ولا السنة مكا هلا خذوا يكسب جونا ونيوشو يعني بوي لدو عايشة رحمة عليه بيش أو دعاء بكر صلوات يلدن دو سي صلوات يلدن بيش صلواتك سي شوار جان أستغفر الله بك أستغفر الله فرود قال دواي يبردون اللي كم أجر سكان مريك نبي إنجا سي شوار صلوات يلدن إنجا دعاء مقابلات تهدي خوايا بارم خوايا جنكم تشاكا هاي شيء نية إذا قامتي نكر تقولي لا قامتك يوش نكم تشاكا بخوا بو تشاكا بخوا خراوتري كاب أكثرينا بخوا كركت صالحناك بو دعاء يعني شيء دعاء يعني ربطي دل بفرودقاره إنسان كاتي دعاء كنت أبي دل ربط بيلك بفرودقاره توبة شهواية كاتي كتو توبة يعني تواو من لدتاوان دار مرام